میوانێکم هەیە باشە دیاری محەممەد بەڕێوەبەری سنتەری میترۆ لە سلێمانیەوە لەگەڵمایە کاک دیاری ئەم کاتت باش ئەم دیاردەیە چۆن تەماشاک وێنەکانتان بینی و راپۆرتەکەتان بینی لەبەر مایک و لۆگۆی پەیامنێران ئەو کەسەی کە قسەکان لە پشتی مایک و لۆگەکانەوە دەموچاوی دیار نییە. سەرەتا سڵاو لە بەڕێزە سڵاو لە تەواوی بیدەران پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە حەزەکەم باسیەوەکەم کە یەک بابەت باسکەم کە ئەوەیە ئێمە لە سنتەری میترۆ بەردەوام هەوڵمان داوە کە فرێڕەنگی و ژینگەیەکی لەبار هەبێ بۆ کاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووسان ئازاد بن و ئێمە لەگەڵ هەموو جۆرە فرێڕەنگیەکەین و هەرچ ڕێنمایی یەک بڕیارێک یە پرۆژە یاسایەک پێشنیازی پرۆژە یاسایەک یاخود هەر هەوڵێک بابەتی لێی ڕێخستنی ئەو فۆڵسایە بێ ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی بێ بۆ باشتر ئێمە بەردەوام پشتیوانی دەکەین و هەچ کاتێکیش هەستکەین کە بابەتەکە ئامانجلی ئەوەیە کە مەودای ئازادیەکان بەردەستکاتەوە بەردەوام ئێمە هەڵوێستی خۆمان دەبێت و هەڵ دەدەین ئەو پرۆژە یاسا یاخود ئەو بڕیارە یاخود ئەو هەوڵە سەر نەکرێت. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەگەر ئێمە تەماشاکەین لەوە دەست پێکەین کە ئەمەی کە هەیە ئێستا نەتیجەیە ئێمە باسە سەبەبەکان بکەین. سەبەبەکان چی؟ ئێمە کاتێک کە داعمی میدیای ئازاد نەبێت لەلایەن حکوومەتەوانەیە بێگوماوە ئەمە زەمینە دەڕەخسێنێت بۆ هاتە ناوەی پارەی سیاسی بۆ ناو ئیعلام. کاتێکیش کە پارەی سیاسی هاتە ناو ئیعلام بێگومان ئامانجی ئەو ئەجەندایە کە خۆی هەیەی و زۆر جار تەنها لە بۆ کەوەی کە باس دەکرێت لە پێناوی لایک و ڤیوە کۆمەڵێک پێوەری پیشەیانی ڕاگەاندن پشتگوێ دەکرێت. یعنی باسەوە دەکە ئەگەر زەوی بە مەتر بپێوێت و کارەبا بە ئەمپێر ئێستا بەداخەوە سۆشال میدیا بە لایک و ڤیوەکەی دەپێورێت و دواتر ئەوەی کە فەندی دەکات چەندێک لایک و ڤیو زیاتر ببێت بۆ شێوازە سپۆنسەرەکرێت کە ئەمە حاڵەتێکی ناتەندروستە کە ئەمە بەشێک لەو هۆکاری ئەوەی کە ئەم فۆزایی کە ئێستا لە میدیای کوردیا هەیە. ئێمە ئەگەر بینە سەرەوەی کە ئەم ژمارە زۆرە لە دامەزراوەی میدیایی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستان ئایا ئەمە حاڵەتێکی تەبیعیە؟ بێگومان ئەگەر ئێمە باس لە تەعەدودیەت بکەین ئێمە فرێڕەنگی شتێکی باشە کە ژمارەیەکی زۆر لە دامەزراوەی میدیایی هەبێت نەک بەتەنها بۆ دامەزراوەی میدیایی بۆ زۆر لە دامەزراوەکەی بۆ سندیکاکان بۆ کۆمەڵەکان بۆ ناوەندەکانی چاودێری ئەگەر لە جاتی یەکێک چەندین ناوەند هەبێت بۆ چاودێریکردن و بێگومان بۆ میدیاش چەندین میدیا هەبێت ڕووماڵی ڕووداوەکان کات ڕای هاوڵاتیان بگوازێتەوە ئەمە حاڵەتی تەبیعیە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم فرەڕەنگی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئایا فرەڕەنگیی ڕاستەقینەیە؟ بێگومان وەڵامەکەی لای هەمووان ڕوونەکە ئەمە فرەڕەنگیی ڕاستەقینە نییە. هەڵتە خەڵەتێنێت بەشێکی زۆری ئەو مایکانی کە دەبینیت خاوەنددارێتەکەی ئەگەڕێتەوە بۆ حەزب یاخود نزیک لە حەزب یاخود ئەگەرتەوە بۆ ئەشخاص بۆ خاوەن کۆمپانیەکان و سەرمایه‌داران کە بەشی هەرە زۆریان ئەجندایەکی سیاسی خۆیان هەیە لە ڕووداوەکاندا بۆیە ناتوانن پیشەیانە کاری خۆیان بکەن. ئەو حاڵەتی کە لە چەندین بۆنەدا بینیمانە بە تایبەتی لە کۆنگرە ڕۆژناوەکە لە سلێمانی باسەوە دەکرێت زیاد لە 50 مایکی ڕاگەاندن هەیە لە کاتی کۆنگرەکاندا ئەگەر بێت و دەتوانن ڕووماڵکەن و هەمووشیان لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتیان وەرگرتووە و ناکرێت تۆ ڕێگریان لێ بکەیت کە لەوەی کە بێن ڕووماڵی چالاکیە گشتەکان بکەن و بە یاسا ڕێکخراوە کە ڕۆژنامەنووسی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ئازادە و ڕۆژنامەنووسان بە بێ سانسۆر دەبێت ڕووماڵی چالاکیەکان بکەن. ئەمەش پاڵڤەرێکیە کە تۆ ناتوانیت هەندێک ئیجراعاتێ بەرامبەر ئەم ژمارە زۆرە لە مای بیکەی کاتێک کە لە کۆنگری بەڵام ئەوەی کە ئێستا گرفتەکەی دروستوە ئەوەی کە ئێستا زیاتر وێنە یاخود کێشەکەی گەورەتر کردو یاخود دەری خست و کێشەکەی دەرخست و ئەوەیە کە بەداخەوانێ بەشێک لە ڕۆژنامەنووسان ئەوە بە تایبەتی ئەو ڕۆژنامەنووسانەی کە ڕووماڵی کۆنگرە ڕۆژنامەوانەکان دەکەن هەندێک پێوەی پیشی ڕۆژنامەنووسیە ڕەچاوی ناکەن. ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەمەش هۆکارەکەی بگەڕێنینەوە بۆ بەڕێوەبەرەکانیان ئەوانەی کە خاوەنددارەتی ئەو دامەزراوە میدیایانە دەکەن چۆن دەبێت تۆ کاتێک کارمەندێکە هەیە کە زۆر باش
تەمسیلی تۆ ئەکات شقام تەمسیلی تۆ دەکات لە بەردەم بینەرە چۆن دەبێت بۆ شێوازە دەرکەوێت بەڵێ زۆر جار بیریمانە بێ بە دەمەقاڵە و شەڕیشیان یانی کێشە و ناکۆچیەکەوێتە بینیانەوە لە نێو خۆیانە لەسەر دانانی مایک و لۆپ سندیکای ڕۆژنامەنووسان لە قیسلێمانی پێشنیارێکی کردووەڵە یان ئەبێ بۆ لەمە دووە فریکوێنسی بدەین بە کەناڵ و دامەزراوە و پەیجەکان یان ئەبێت واز لە دانانی لۆگۆ بێنن ئەم پێشنیارە پێچوە بەڵێ خۆی بۆ ڕەنگە بۆ هەندێک بۆنە بۆ هەندێک ئیڤنت ڕووماڵکردنی هەندێک ئیڤنت ئاسایی بێت و بتوانێت ئەمە کرد بەڵام لە ئەرزی واقعدا ئەمە حاڵەتێکی قورسە یاخود ڕێکارێکی قورسە جێبەجێکردنەکەی کۆمەڵێک ئەسباب هەیە بوو یەکەمان ئەسبابی تەکنیکیە و ئەسبابی مادی هەیە کە قورسە تۆ بتوانیت هەموو کۆنگرێکی ڕۆژنامەنووسی فریکوێنسی و پێد و ئەم شتانە حاضر بکەیت کە ئەمە هەم لە ڕووی تەکنیکیەوە لایانی تەکنیکی گرفت بۆ دروستە بێ و لە هەماگاشە لە ڕووی مادی شەوانێ ئەمە بارگانە دروستەکان لەسەر دامەزراوە میدیاکان و قورسە لە ئەرزی واقعتا بتوانێت جێبەجێ بکرێت و من پێم وایە ئەکرێ هەندێک ڕێکاری کە بگیرێتە بەر لەوانە ئەم بابەتانە پێویستی بە درێژخایان بە بڕای من چارەسەرەکرێت بە بڕیارێک و ڕێنماییەک قورسە تۆ بتوانیت یەکسەر کۆنتترۆڵێکی ڕەنگە دواتر نەتوانیت ئەو ئاماژەی کە هەتەبی پێکیتی من پێم وایە ئەم بابەتە ئەبێت سەرەتا بە هۆشیارکردنەوەی ڕۆژنامەنووسەکان دەست پێکات لە ڕووی ئەتەکێتی ڕووماڵکردن و بەشداریکردن لە ڕووماڵی کۆنفرانس و کۆنگرە ڕۆژنامەوانەکە تا بەداخەوانە ئێمە خۆمان ڕۆژانە چەندین کۆنگری ڕۆژنامەوانیمان هەبووە و بەشدار بووینتە یاخود بینی ومانە کە هەندێک لە ڕۆژنامەنووسان بەداخەوانەیە ناپیشەیانە ڕووماڵی ئەو دیاری من لەژێر ئەو بڵاوکراوەی لە قیسلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان لەسەر ئەو خودی ئەو بڵاوکراوەیە ژمارەیە کۆمنتم خوێندەوە یەکێ لەو کۆمنتانە پشتگیریم قسەی جەناب تەکاکە ئەڵێ هەندێک لەو ڕۆژنامەنووسانە نەخولێکیان بینیوە نە دەرچووی شوێنێکی پیشەیین یان با بڵێن زانکۆیەکەن شوێنێکی ئەکادیمی نە پیشەیانە کارەکەیان وەرگرتو مایکیان گرتو بەدەستەوە نردونیان هاتوون لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانە بەشداریەکەن و زۆر جار ئەتەکێتی دانانی مایک و گرتنی مایکیش نازان ڕاستە زۆر ڕاستە هەر دوێنێ بۆ نمونە دەبقاڵی ڕوویا بوو لەناو گروپی ڕۆژنامەنووسان لێوە پەیامدەرەکان هەنی کۆمەڵێک گرفتەیە کە ئەکرێت ئەمە یەکەم شت لە ڕێگەی هۆشیارکردنەوە بێزکردنی توانایان بۆ چۆنێتی ڕووماڵکردنی کۆنگرەکان چارەسەر بکرێت و ئاسی دۆمیان بەشداری پێکردنی بەڕێوەبەرەکان و ئەوانەی کە خاوەندارەتی ئەو دامەزراوە میدیایانە دەکەن کە ئەوانش هاوکار بن لەگەڵ سندیکا لەگەڵ سەنتەری میتۆ لەگەڵ ناوەندەکانی تر لە وەزارەتی ڕۆژنبیری هەمومان پێکەوە ئالێت تێبدۆزینەوە بۆ ئەوەی کە چۆن بتوانین ئەم بابەتە چارەسەر بکەین و دوو یەک گرفتیکەمان هەیە بەداخەوە ئێمە لە سەنتەری میترۆ ساڵانە دەیان خولی و ڕاهێنانمان هەیە بە تایبەتی خولی ڕاهێنانی پیشەی ڕۆژنامەنووسی یاخود ئەتەکێتی ڕۆژنامەنووسی کەمترین ڕۆژنامەنووس بەشداری تێدا دەکەن بە تایبەتی کەمترین پەیامدەر ببوورە کەمترین پەیامدەرە مەیدانەکان بەشداری پێ دەکەن پێیان بە جۆرە جۆرەکان پێیان ئای بە بەشداری ئەم خول و ڕاهێنانە نەبکەن کە بێزکردنەوەی توانایانە چۆنێتی ڕووماڵکردنی ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسی و چۆنێتی پرسیارکردن و وەستان و ڕاگررتنی مایکە بەداخەوە بەشداری ناکەن لە ڕاهێنانەدا ئەمەیەکە لە گرفتەکان کە پێویستە لەسەر دامەزراوە میدیایەکان لەسەر ئەوانی کە خاوەندارەتی میدیاکەن ئەوانی کە بەڕێوەبەری کەناڵگای ڕاگەتن وەک خۆیان خولی ڕاهێنان بۆ ڕۆژنامەنووسەکانی ناکەنەوە دەبێت لانی کەم هاندیان بدەن کە دامەزراوەی هاوشەوەی سەنتەری میترۆ و سندیکا و ڕێکخراوەکانی کە کاتێک کە خولی ڕاهێنان دەرفەتی خولی ڕاهێنان ئەڕەخسێنن بۆ ڕۆژنامەنووس و پەیامدەرەکانیان دەبێت هاندیان بدەن و داوایان لێ بکەن بیکەن بە مەرج بەسەریانەوە کە بەشداری ئەو خول و ڕاهێنانە بکەن چونکە ئامانجەکە لی ئەوەیە کە ژینگەیەکی باشتر و ژینگەیەکی تەندروستتر و ئەو چ بۆ ڕۆژنامەنووسان خۆیان چ بۆ ئەوانەی کە هاوڵاتین کە ئەنێەوە پەیامەکە وەربگرن و چ ئەو کەسانەشی کە قسەکەرن کە ئەنە پەیامەکەیان بگەن چکە بەداخەوە لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا بینیمانە بابەتەکە ڕوون دەبێت یعنی کاتێک کە کەسێک گێت داوای لە کەناڵگای ڕاگادن کردووە داواکاریکی گرفتێکی کێشەیەکی هەیە بیگەێتە لایانی پەیوەندیدار ئەم فۆزایە وا دەکات ئەم شەڕ و ئەم بەریەکەوتن نێوان پەیامدەرەکان لەسەر مایک نە کەسەکە دیارە بابەتی کەسەکە ونەبێت لێرەدا کاتێکدا ئەو ڕۆژنامەنووسانە ڕۆیشتون بۆ ئەوەی ئەو بابەتە بگات لە کاتێکدا خۆیان دەبن بە بابەت لە جیاتی ئەوەی کە ئەو بابەتی کە قسەکەرەکە هەیبووە بێ بابەت بۆ ئێمانە گرفتن کە ئەبێت هەموو لایەک پێکەوە کاری لەسەر بکەین و بەردەوامی جەخت لەسەرەوەکەمەوە کە ئەم بابەتانە پێویستی بەوەیە کە
تەقیمی بابەتەکان بکەین لەگەڵ ڕێنماییانی من لەگەڵ بڕیارانی ئەمە پێویستە ڕۆژنامە نووسان خۆیان بەشدار بن لەوەی کە ئالێ تێبدۆزنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەی کە ئێستا هەیە لە بابەتەکان و بە حکوومەتیش بەشدار بێت یایدا لەوەی کە ڕێکارەکان جێبەجێ بکرێت و لە هەمان کاتیشدا مڕاعاتی ئەوە بکرێت کە ڕێکاریەکی دادپەروەرانە هەبێ بەرامبەر هەموو دامەزراوە میدیاکان چونکە ئێمە بابەتی فریکوێنسی بەخشکردنی کۆنگرەکان لە ڕێگەی فریکوێنسی وانە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن ئەم بابەتە چەند جارێک تەڕەحکراوە بەشێکی زۆر لە دامەزراوە میدیاکان گلەیەوەیان هەبوو کە ڕەنگە دەرفەتی یەکسان نەبێ بۆ وەرگرتنی ئەم فریکوێنسیانە ڕەنگە دەرفەتی یەکسان نەبێ بۆ ئەوەی کە بتوانە زووتر بابەتەکانیان لێک کاتە بابەتەکانیان پێ بکدا ئەمانە کۆمەڵێک ترس و گومانە لای دامەزراوە میدیاکان کە دەبێت ڕۆژاوی ئەو بابەتە بکرێت. دیاری محەممەد بەڕێوەبەری سەنتەری مێترۆ لە سلێمانی و لەگەڵ مابووی سپاس بۆ